سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سڵاو و ڕێز گەلی گۆهدار و بینەرین دەنگی ئەمریکا. گەلک بخێر هاتن بۆ بەرنامەکە دیە ئەم و سیاست. لۆ ئۆکراین پێشهات گەلک بلەز بوون. بەری چەند مەهان خۆ پیشاندانان دەست پێ کرد. بوونە ئەگەرا ڕوخاندنە حکومەتی و دەرکەتنا سەرۆکی ئۆکراین. دپێرە رووسیا نیڤگر ئاوا کریم یان کریمیا داگیر کرد. پێر یەکشەم بووی یان ڕۆژە یەکشەم بووی ببورن 16 مەهێ ریفراندۆم لێگر ئاوی هاتکردن بڕیار هادان یان لەگۆڕا دەنگدانی بڕیار هادان و ئەو ببە هەرێمەک سەربەخوا یان وڵاتێک سەربەخوا و ژ ئوکراین بەبە. ئیرۆ سەرۆکی رووسیژی و گەلێک کار بدەستین و لەوێ هەرێمێ ڕاگەهاندن و ئەو دەبە کۆمارێک دی یا رووسیا ئەرێ لەسەر ئاستی پەیوەندیە نفنەتەوەی vena دێ چ کاریگەرهەیە بتن لەسەر ئاستی جیهانی بتایبەت سووریا و ئیرانی چکو گەلک پەیوەندیدارن بوێ مەسەلی بتایبەت سووریا و دۆستی وێ هەری نێزیک رووسیایە وێ چەندێک کاریگەری لەسەر شەڕی نافخوا لە سووریا بکە. ئەم ئیرۆ میێوانداریە برێز ئارش ساڵح دەکەین لێڤەکۆڵ لە زانکۆیە نیویۆرکی میێوانی دەنگی ئەمریکا زۆر بەخێر بێ. زۆر سپاس. کاک ئارش چی دەبێ؟ ئەمە هەر چەند ڕۆژێکە گۆڕانکاری ئەوەندە گەورە لە جیهانە دەبێ یعنی لە ئۆکراین دەبێ هەلبەتە بەڵام جیهان هەمووی پێوە خەریکە. ئەمە گۆڕانکاریەکی جیۆپۆلۆتیکی جیهانە؟ بە باوەڕی من ئەوەندە قوڵ نابێتەوە ئەو گۆڕانکاریە لەبەرەوەی تەواوی زلهێزەکانی جیهان بەتایبەت دوای ڕوخانی سۆڤیەت ئەسڵێکیان لە بەرچاو بنەمایەکیان لە بەرچاوە ئەوی شەوەیە کە بە هیچ شێوەیەک باڵانسیەک کە هەیە ئێستا لە جیهانە باڵانسی پاوەڕێکە هەیە لە جیهانە ئەو باڵانسە ئەو هاوسەنگیە نەشێوێت لەبەرەوەی ئەو هاوسەنگیە کە تەزمینی ئاشتی لە جیهانە دەکات ئەو هاوسەنگیە کە تەزمینیەوە کات کە بۆ وێنە زلهێزەکان تێکەڵ بەشەڕ نەبن پێکەوە بۆیە تەواوی ئەو ڕووداوانە کە لە ئاستی دنیاە لە ئاستی سیاست لە دنیاە ڕوودەدات بە باوڕی من بە شێوەیە گرێدراویەکن بۆ وێنە ئەگەر شتێک لە ئوکراینە ئەقەومێت و لەوێ بۆ وێنە سەرچاوەکانی سەرچاویەکی زۆرترەکەوێتە دەست وڵاتانی ڕۆژاواییەوە بەهۆی نزیک بوونەوەی ئوکراین بە ڕۆژاواوە ئەمە گرێدراوی هەلومەرجێکی ترە وەزعیەتێکی ترە بارودۆخێکی ترە لە شوێنێکی تری دنیایەوە کە لە ڕاستیە وای کردووە کە سەرچاویەکی زۆرتر بکەوێتە دەست. باشێکا ئەگەر بابەتی ڕاگررتنی باڵانسیان هاوسەنگی هێزەکان بێ لە جیهانە زلهێزەکان رووسیا بەشێکە یان لایەنێکی ئەو هێزەیە لایەنێکی ئەو هاوسەنگیەیە کەچی رووسیا ئێستا لایانی وەکو بڵێ ئەو لایەنەیە کە ئەو گۆڕانکاریە دەکاتن ئەو جا چی ئەم هاوسەنگی ڕادەگری ئەگەر رووسیا شتێکی وا بکاتن؟ لە ڕاستی ئەو هاوسەنگیە کە باسی هاوسەنگی هێزەکەین لە نێو دنیاە باسی و ناکەین کە هاوسەنگی نێوان وڵاتە چکۆلەکان مەبەستی هاوسەنگی لە ڕاستیە هاوسەنگیە لە نێوان رووسیا و ئەمریکایە لە نێوان رووسیا و چین و ئەمریکا و ئوروپایە رووسیا و چین لەلایەکەوە ئەمریکا و ئوروپاش لە شوێنێکی ترەوە بۆیە ئەگەرە بینی لێرە کێشەیەکی وا ڕوویداوە لە ئوکراین بە باوەڕی منەتوانی پەیوەندیدار بێ لەگەڵ نزیک بوونەوەی ڕۆژاوا بە ئێران یاتوانێت پەیوەندیدار بێ لەگەڵ کێشەکانی سووریە یاتوانێت پەیوەندیدار بێ لە زۆر شتی تر لەو لای دنیا یا بۆیە نەتوانێت پەیوەندیدار بێ لەگەڵ ئەوەی کە چەند مانگێک لەمەوبەر لە نێوان ژاپۆن و رووسیا لە ڕاستیە دوای شەڕی جیهانی دووهەم وتوێژ هاتارە و گرێ بەستوانە هاتارەوە بۆیە ئەم شتانە زۆر گرێدراوی یەکن و کە پارسەنگی ڕائەگرێت لە ئاستی نێونەتەوە یا پارسەنگیەکە کێشەی نێوان ئەمریکا و رووسایە و ئەو چەمکەی کە لێرەدا زۆر گرنگەوە یەکە پارسەنگی زۆر گرێدراوی چەمکانێکە وەکو دەست بەسەر سەرچاوەگرتن یەکێک لەو سەرچاوانە ئەتوانێت سیاست لە وڵاتانی تر بێت بۆ وێنە ئەگەر ڕۆژاوا نزیکی ئێرانە بێتەوە و کاریگەری لەسەر سیاست لە ئێران زۆرترە بێت رووسیا هەست دەکات کە ئەم پارسەنگی خەریکە ئەشێوێتوە پێویستەکە لە شوێنێکی وڵامی بدات. وەڵامی جیهان کاک ئارەش زۆر لاوازە تا ئێستا ئەمریکا هەندی ئابلوقەی
لەسەر هەندێک کاربەدەستانی رووسی و ئۆکراینی دانەوە ئەوروپاش بە هەمان شێوە ئەم زۆر لایەن دەڵێن کە ئەمە وەڵامێکی زۆر خاوە زۆر لە ئاستی ئەوەدا نییە چونکە ئەوە نییە وڵاتێک پێشیرکاری بکاتن لە ناوخوا لە دژی مافی مرۆڤ لە دژی دیموکراسیەتە لە دژی کێمانیەک شتێکی وا بکاتن وڵاتان دیکە ئابل و قەشسە دابرین ئەمە شتێکی نێونەتەوەییە کە چی وەڵامەکە تا ئێستا وەڵامێکە کە کەس ئاگاش لێ نییە ڕووسەکان بە تایبەت و پوتن آخر کێشەکە ئەوەیە کە خودی هەڵوێستی رووسیا لەسەر مەسئلەی ئوکراین هەڵوێستێکی زۆر زۆر پتەو نییە بەو شێوەکە ڕەچاو ئەکرێت بە پێچانەوە بە باوەڕی من هەڵوێستی رووسیا لەسەر ئوکراین هەڵوێستێکە تەنیا بۆ گوشار لەسەر غەربخستن بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریەی خریکە لەو شوێنەیە دێتە ئاراوە ئەو گۆڕانکاریە زۆر زۆر بە زەرری سووریە رووسیا تاوا نەبێت و بە پێچانەوە بە باوەڕی منەوە وایە کات کە ئەمریکاش هەردوو لایەنی کێشەکە زۆر زۆر سوور نین و تەنیا یاریەکی بەڵێ کاک ئارەش ئێمە وەڵامی سەرۆکی ئەمریکی باراک ئۆبامە دەبیسین کە ڕەخنەی دێدەگری دەگیرێت بە هەڵبەتش لەلایەن کۆماریەکان بە تایبەتش جان مەکین کە چەند ڕۆژێک لە ئوکراین بوو ئەوانە کە دەڵێن هەڵویستی ئەمریکا زۆر خاو بووە بەڵام ئۆباما شتێکی تر دەڵێ لە باسێکی زیاتری استراتیجی دەکە کە چۆن ئەگەر وەڵامی ئەمریکا لەسەر ئەوە دەمێنێت تا چ ڕادەیەک تا چەندێک رووسیا ئەم بارودۆخە ئاڵۆز دەکە باجی لە قسەکانی سەرۆک ئۆباما بگرین دەگەڕین لای تۆ. We can calibrate our response based on whether Russia chooses to escalate or to de-escalate the situation. Now, I believe there's still a path to resolve this situation diplomatically in a way that addresses the interests of both Russia and Ukraine. بەڵێ وەکو گوتمان دەڵێ لەسەر ئەوە دەمێنێ ئێمە وەڵامەکەمان لەسەر ئەوە دەمێنێ رووسیا چەند بارودۆخەکە ئاڵۆز بکە ئاڵۆزتر لەوە چی دەبێت هەرێمێکی زۆر گرنگی ئەوەی گرتووە وڵاتێک ئەزەن چۆنت ئەو هەرێمێکی زۆر گەورن یا هەرێمەکە کە ڕووسن شتەکان تۆزێک ئاڵۆز ئەبن ئەگەر بچیتە ناو قوڵایەکی قەزیەکەەوە بەشێکی زۆر لە کێشەکانی ئەمڕۆی دنیای ئەو ناوچەی هەڵەگەڕێتەوە بۆ ناسیۆنالیزمێکی ڕووسی کە بۆ وێنە نەتەوە ڕووسەکان لە کەمینەندان لە شوێنهای وەکو ئوکراین و شوێنهایی تر ئەو شوێنانە لە ڕاستیە کەمینەیەکی ڕووسیتیایە و ناسیۆنالیزمێکی ڕووسیان هەیە ئەو شوێنانە بۆیە ئەم مەسلە تۆزێک ئاڵۆسترە لەوێ سەر ڕایەوە کە رووسیەش کە کاتی خۆی ئەم ناوچەیە داوە بە ئوکراین شتێکی وانە بوو ینی هی خۆی بوو داوێتی بە ئوکراین لە ڕاستیە بەڵام ئەگەر گوێ لە قسەکانی سەرۆک ئۆباما بگرین بەڕاستی شتێک زۆر ڕوونە لە قسەکانی ینی ئەگەر بمانەوێ ڕەمزەکانی بکەینەوە ئەویشەوەیە کە وڵاتانی وەکو ئەمریکا و رووسیا بەو چاوە تەواشایەوە قەزیانە ناکەن کە ئێمە چاویان لێکین ئەوان بە دیدێکی استراتیژیکترەوە تەواشایەکەن و تەواوی ئەو سەحنەیە بە سەحنەی یاریەکدانێن کە چۆن مۆرەکانی خۆیان بچن و چی بکەن و چی نەکەن هیچ کام لە وڵاتانە نەئەنەوێت تێکەڵ بە دیسان شەڕێکی سارد ببنەوە. بەڵێ کاک ئارەش ئێمە باسی وەڵامی جیهان و یاساکانی نێونەتەوەی دەکەین بەڵام ئەگەر بینە بابەتی کە ئەمە هەرێمە کە چ خەڵکانی تیا دەژین و خەڵکەکە چیان دەوێ وەکو مافی خۆیانە ڕفراندۆم کرا ڕۆژی یەکشەمە خەڵک هەموو دەنگیدا بۆ ئەوەی لە ئوکراین جیا ببنەوە بەڵام ئێمە باسی وەڵامی جیهان دەکەین و گۆڕانکاریەکان بە تایبەت زۆر خەڵک پێیان وایە کە ئەم گۆڕانکاری ئەم شتێک کە ئێستا لە ئوکراین ڕووی ئەدا و گرتنی ئەو دوورگەیە لەلایەن رووسیاوە ینی زیاتری بۆ دەچن زۆر لە شیکەرەکان دەڵێن کە پوتن ڕەنگە نیازی ئەوەی هەبێ هەرێمی تری ڕۆژهەڵاتی ئۆکراین بگرێ ئەمە هەوڵێکە بۆ گەڕانەوەی دەسەڵاتی جارانی چیتی سۆڤیەت بە باوەڕی من لە رووسیە وەکو چۆن لە تورکیا هەمیشە ئەو باوەڕە هەیە کە ئەیبێ بگەڕینەوە بۆ سەردەمی عوسمانی لە رووسیەشە ئەو باوەڕە هەیە کە ئێمە ئەبێ دەسەڵاتمان بەقەت دەسەڵاتی کاتی سۆڤیەت هەبێت و بتوانین لە بەرامبەری ڕۆژاوەیە دیسان ئەو نظامی ئەو سیستەمی دوو جەمسەریە دیسان لە دنیادا مەزرێنینەوە خۆمان ببینەوە بە جەمسەرێکی تری بەڵام من وای نابینم کە رووسیە ئێستا لە ئاستێکدا بێت کە بتوانێت بەو ئاراستەیە خۆی بەرێت بە پیاچانەوە پێم وایە ئەمە تەنیا بەرگریکردنە
لە خۆی لە بەرامبەر ئەو تەوژمەوەی کە ئەمریکا دوای هاتنە سەرکاری و بەمە دەستی پێکردووە بۆ ئەوەی کە بتوانێت نفوزی خۆی لە دنیاە زۆرتر بکات پەرە پێ بدات بە شێوەیەکی نەرم. بارودۆخەکە لە ساڵحی لە خزمەتی رووسیا و پۆتیندایە ئەگەر سەیری سووریا بکەی سەیری ئێران بکەی سەیری چاینا بکەی ئەوانە هەمویان وەکو بڵێن تەوەرێکن دش بە ڕۆژ ئاوا کارەکەن. رووسەکانش لە قازانجی خۆیانە ئەو کێشانەکە لە جیانە هەن خۆیان جەمسەریکن نەک هەرەمە حتا لە هەندێک شوێنە کە وەکو ئەفغانستان وەساکە زۆر ئاسترە خۆ رووسەکان یارمەتی ئەمریکا و ڕۆژ ئاوا دەدەن لە بابەتی ئەفغانستان. ئەوجا پرسیارەکە لەوەدایە ڕۆژ ئاوایان ئەمریکا چی پێیان دەکرێت بەرامبەر بەو هەنگاوانەی پۆتن. بەدڵنیای و لەگەڵتان لەوانەیە لە ئاستێکی سەتحیا گەر چاو لە قزیەکە بکەی ئێستا لە دنیاە تۆزێک کێشەکان وا نیشان بدەن کە لە دژیان بیکەن بەڵام ئەگەر لە بازنیەکی گەورەترە تەواشای کێشەکە بکەی مەسئلەکەەوە یەک ئەو نفوزەی کە ئەمریکا هەیەی بە چەند شێوەی جیاواز لە تەواوی ناوچەکانی دنیا بە هیچ شێوەیەک رووسیە نیەتی و رووسیە ئێستا خەریکە بەرگریە کات لەوەی کە ماویەتیەوە لە دنیاە بۆ ئەوەی کە پێش بە زۆرتربوونی ئەو دەسەڵاتی ڕۆژاوە نەتەنی ئەمریکا بەڵکو ئەمریکا و وروپا پێکەوە لە ناوچەکە بگرێت بۆ وێنە گەرچاو لە ئێران بکەی ئێران ئێستا لە وەزعیەتێکدایە کە لەگەڵ ڕۆژاوە پەیوەندی دیپلۆماتیک دامەزرێنێتەوە بۆ وێنە کاتری ناشتۆنە چێ دەگەر چاو لە سووریە بکەی ئێستا سووریا وەزعەکە لە بارودۆخەکە بە شێوازێکە کە ئەمریکا بە هەر شێوەیە کە بیاوی بەرەو هەر ئاستێکا کە بیاوی ئەگەر ئیرادە بکات دەتوانێت بیبات. بەڵێ کاکە ئاشمە پێم وایە بە تو باسی ئێرانت کردو کە چۆن دەیەوێ پەیوەندیەکانی دیپلۆماتیک لەگەڵ ڕۆژ ئاوا بکاتن ئەمە بابەتی کە بەڵام بابەتی ئەوەی کە ئێران نیازێکی تری هەیە زۆر قوڵترە و قەتش بە قسەی ڕۆژ ئاوای نەکردووە بابەتی ناوکیکەی ئەوجا لەو شێوە بەڵام با بمێنە سەر پرسیارەکەمان پرسیارە سەرێکیکەی ئەوەیە ئایا ئەگەر پوتن هەنگاوی ترینا لەو ڕێگایەی کە خۆمان پێشبینی ئەوە دەکەن یان شیکەرەوەکان پێشبینی ئەوە دەکەن کە دەیانوێ هێشتا دەسەڵاتەکەی فراوان بکاتن و دیسان بگەڕێتەوە ئەمبراتوریەتی جارانی یەشێتی سۆڤیەت کە هێزی دووەم یان یەکێک لە دوو هێزەکانی دنیا بوو. یاساکانی نێونەتەوەی چی دەڵێن بەرامبەر بەمە؟ یاسای نێونەتەوەی ئەوە ناڵێت کە پێش بە دەوڵەتێک بگرێت بۆ ئەوەی کە ببێتەوە بە دەسەڵات لە ڕاستیە یاسای نێونەتەوەی مەحسوولی یا ئاکامی لێگیرانی دەسەڵاتەکانن بۆیە هەمیشە ئەوە ڕەچاوەکرێت کە یاسای نێونەتەوەی گۆڕانی بەسرا بێت سەر ڕایەوە کە یاسای نێونەتەوەی بە هیچ شێوەیەک باسیەوە ناکات کە پێش بە دەسەڵاتێک بگرێت کە بتوانێت ببێتەوە بە جەمسەرێک لە دنیاە. بەڵام ئەگەر چاو لە قەزیە کریمە بکەین ئێمە چاو لە ئەو پێشنووسەی کە ئەمریکادا بێ بە شۆرای ئەمنیەت کە لە ڕاستیە ڕووسیا ڤێتۆی کرد ئەگەر چاو لەو قەزیە بکەیت درافتەکە بخوێنیتەوە پێشنووسەکە بخوێنیتەوە سەرەتا باس لەوە کات کە هەر گۆڕانکاریەک لە دنیاە ناتوانێت بەهۆی دەستێوەردانی دەسەڵاتێکەوە لە دنیاە ینی بێتە ئاراوە بۆیە ئەوەی کە دنیا شۆرای ئەمنیەت ئەم ڕۆژاوا وڵاتانی تر لە دژی ئەو ڕاپرسیە بوون لە ڕاستیە لە دژی نەفسی ڕاپرسیەکە نەبوون بەڵکو لە دژی ئەوە بوون کە ئەو گۆڕانکاری لە دنیاە کە خەریکە بەرەو پێشەچێت ینی سەروەری وڵاتانە ئەگەر بە چەمکێکی ڕیالیستی نێونەتەوەی چاوی لێ بکەین ئەوە یەکە ئەم ڕۆژ ئاوان نایەوێ ڕووسیە ببێ بە دەوڵەتێکی یاخی لە نەزمی ئەمڕۆی دنیاە لە سیستمی ئەمڕۆی دنیاە. باشە ئەگەر هاتوو ئەمە بوو بووە واقعەیەک دیفاکتۆ ئەمە واقعوەکو عەرەب دەڵێن ئەم دوورگەیە کرم یان قرم یان کریمیا هەر یەکێک ناوێک پێ دەڵێ ئێمە پێ دەڵێن کرم لێرە ئەگەر ئەو کرم بوو بە کۆمارێک یان بەشێکی رووسیا و یان هەندێک شوێنی تری ڕۆژهەڵاتی ئوکراین کەوتە دەستی ڕووسەکانەوەوانە بەرامبەر بەوە پێدەچێ یانی داوا هەیە لە ئەمریکیەکان لە کۆنگرسی ئەمریکی کە یارمەتی ئۆکراین بدەن حکومەتی تازەی ئۆکراین بدەن حتا ئێستا دوێنێ وابزانم پێشنیازی کراوە بۆ کۆنگرسی ئەمریکی بە پارێکی زۆر بە حکومەتی ئۆکراین بۆ یارمەتی بدرن ئەمە لایەکی ترەوە نایتۆ کە گوتت ئەوەیە کە وڵاتانی ڕۆژئاوا نایەنەوێ رووسیا پەرە
بە دەسەڵاتی خۆی بداتن بەرامبەر بە ئەوە ڕەنگە ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکیەکان وا بکەن کە ئوکراین ببێ بە هێزێک بەشێک لە ناتۆ شتێکی لەو بابەتە ئەگەر ئەوە ڕوودایانی ئەمە بەرامبەر بوونەوەی دیسان دوو هێزی گەوری جیهانە زۆر مەترسی تایە. ئەزانی ئەو هێزانی کە لە دنیاە هەیە ئەمریکا رووسیا نێوان ئەمریکا و چین نێوان ئەمریکا و رووسیا تەنانەت نێوان ئەمریکا و وروپا لە زۆر شوێنە مەنافعەکەیان بەرژەوەندیەکانیان لە دژی یەکتر ئەوەستێت ڕوبڕوویەکە بنەوە بەڵام ئەمە زۆر جیاوازەکە ئەمە بڵێن سیستەمی دنیا دیسانە بێتەوە سیستەمێکی دوو جەمسەری ئەو ڕوبەڕووبوونەوە هەموو کاتێک هەیە بەڵام ئەوە دیسان ناگەێنێتەوە کە ئەمە سیستەمێکی دوو جەمسەری دێتە ئاراوە بەڵام ڕۆژەی شەڕێک هەیە ئۆکراینەکان ئەوێن چەند 40 ملیۆنن وا بزانم 40 ملیۆن نووسەکەیان وڵاتی کە کاریگەری خۆی هەیە و شوێنێکی استراتیجی هەیە بینی ڕووس و ئۆروپیەکان لەگەڵ تورکیا لەگەڵ ڕەنگە ئەزانچی بۆ ڕۆژاوا ئەوە گرنگ نییە کە ئەگەر تۆزێک لە خاکی ئوکراین بە ناوی کرێم ئەکەوێتە دەستی رووسیاوە بۆ ڕۆژاوا ئەوە گرنگە کە ئەگەر بێت و ئەو شتە ڕووبدات ئوکراین وەکو پێگیەکی ڕۆژاوا لەو شوێنەیە ئەوەندە دەسەڵاتی هەبێت کە بتوانێت کاریگەری هەبێت لەسەر سیاست لە ناوچەکەیە و بتوانێت ڕۆژاوا بتوانێت لە ڕێگای ئوکراینەوە دەستێوەردانی سیاسەتی ناوچەکە بکات کە لە چاو لە ڕەوابەتی بینالمللەکەین چاو لە پەیوەندیەکانی نێونەتەوەی ئەکەین جیا لە ئاستی جیهانی مە ئاستی ناوچەیشمان هەیە هێزەکانی هێزە دەسەڵاتدارەکانی ئاستی جیهانی هەموو کاتێک چاو لەوەکەن کە سیاست مەدارەکان سیاستوانەکان لە وڵاتەکانی جیاوازە ئەوانەی کە بە خۆیانەوە نزیکن بتوانن بەکاریان بێنن بۆ سیاسەتی ناوچەیی بۆیە سیاسەتی ناوچەیی لە ئاستی پەیوەندی نێونەتەوەیەکانە زۆر گرینگە بۆ دەسەڵاتە جیهانیەکان. گۆهدار و بینەرین دەنگی ئەمریکا ڤەلێرە لە واشنتن دەنگی ئەمریکا بەرنامە ئەم و سیاسەتی پێشکەشکردن بابەتی بەرنامەی پێش هاتن لە ئۆکراینە بەتایبەتجی گۆڕانکاریین مەزن و گوهارانکاریین جیۆپۆلیتیک و چەندی کاریگەریەکە لەسەر ڕەوشە جیهانی ئەم بەحسی گشتی و یاسای نفرەتەوەی لەگەڵ کاک ئارش ساڵح لێڤەکۆ لە زانکۆیە نیویۆرکێ ئەو بەحسە هەبوو لێ ئەمێ بینە سەر مەسەلێن وڵاتین دیین جیهانی بتایبەت سووریا و ئیرانێک و رووسیا پشتەوانە هەری مەزنە ڤاند و وڵاتایە سووریا شەڕێکی نافخەڵەیە ئیرانژی کێشەیەک دەگەل جیهانە ڕۆژئاوا هەیە لەسەر مەسەلێن ناوۆکی کاکارش باسی سووریا بکەین. سووریا خۆ دەزانی رووسیا لە وڵاتی هەرا ئەوەیە کە پشتیوانی لە ئەسەدەکە ئەستولی خۆی هێزەی دەریایی لە تەرتوسی سووریا هەیە بە هەر شێوەیە قبول ناکە کە ڕژیمی ئەسەد بڕواتن و وا دەکە کە خۆی پێگەی خۆی لەو ناوچە بمێنتن سووریا تەنها شوێنێکە بۆی ماوە بەڵام شیکەرەوان وا بۆ دەچن دوو بۆچوونی جیا هەیە لایەنێک دەڵێن کە ئەم کێشەیە وای لێ هاتووە کە ڕووسەکان پوتین ئیتر خەمی سووریان نەبێ ئەمە بابەتێکی نێونەتەوەی گەورەیە بۆیان هەندی کەسیش دەڵێن ئەگەر وا بوو ئەوە باشە بۆ ڕژیمی ئەسد چووکە دەستی ئاوەڵا دەبێت بۆ ئەوەی لە معارەزەکەی بدە چووکە جیهان هەموو باسی ئوکراینێ تۆچی دەڵێ؟ ڕاستە ئەم بە باوەڕی من کێشەی ئوکراین زۆر کاریگەری ڕاستە و خۆی لەسەر کێشەی سووریا بێت لەبەر ئەوەی کە هەڵاگەڕێمەوە بۆ ئەو باسانی کە پێشتر کردم ئەو ڕووداوانەی کە لە ئاستی سیاسەتی ناوچەیە لە ناوچە جیاوازەکانی دنیاە ڕوئەدات زۆر گرنگن بۆ دەسەڵاتە گەورەکان بۆیە دەسەڵاتە گەورەکان سیاسەتی ناوچەیی جیاواز لە ناوچەکانی جیاوازە وەکو هەر کامیان وەکو بەشێک لە یاریەکی زۆر گەورەتر چاولیەکەن بۆ یەتوانن کەڵکی لێوەربگرن بۆ وێنە لە ئوکراین کەڵوەربگرن بۆەوەی کە لە سووریا بتوان خۆیان پێشخن سووریەکان چۆن ئەسەد قازانجی لە وەزارەت بارودۆخە دەبینیان قازانجی کردووە تا ئێستا ئەسەد لەبەرەوەی تۆ بینی هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆ نەماوە لە سووریەیە بەڕاستی هێوربۆتەوە وەزیەتەکە بۆ ئەسەد دەڵێم هێوربۆتەوە نە بەگشتی لە ئاستی نەونەتەوەیە ئەو گوشارەی کە لەسەر ئەسەد بوو ئەوەندەی کە میدیای دنیا باسی وەزعەکەی سووریایان نەکرد و کوشت و بڕیانە کرد لەوێ و چی ئەو شتانە زۆر کەم بۆتەوە
ینی فۆکسەکە چۆتە سەر شوێنێکی تر و ئەسد ئێستا بەڕاحەتی ئەتوانێت کە نیگای دنیا بەرەو لای ئوکراین بۆتەوە ئێستا ئەسد دەتوانێت بەڕاحەتی بە یارمەتی وەرگرتن لە وڵاتانێک وەکو ئێران بتوانێت دەسەڵاتی خۆی لەوێ بتەوتر بکاتەوە. ئێران بە چ شێوەیەک بەر ئەو گۆڕانکاریەکان دەکەوێت یان کاریگەری ئەو گۆڕانکاریە نەدەکەوێت؟ لە ڕاستیە ئێران خۆی کێشەیەکی زۆر قۆڵی لەگەڵ ڕۆژاوا هەیە و هاوکاتیش یەکێ لە گەورەترین پشتیوانەکانی ئێران ڕووسیە بۆیە ئێران نەتوانێت بابەتێک بێت بۆ باسکردن کاتێکە ڕۆژئاوا و ڕووسیا لەسەر مێزێک دانیشن بۆ ئوکراین یا بۆ سووریا ئێران خۆی ئەتوانێت یەکێک لەو مژارانە بێت کە دێتە ئاراوە بۆیە ئەتوانێت بە هەر شێوەیەک لەسەری مامەڵە بکرێت. ئەمە شتێکی زۆر گرینگە لە ئاستێکی تریشەوە ئێران خۆی لە ڕاستیە خەریکە ڕوبڕووی وەزعیەتێکە بێتەوە کە دەسەڵاتی ڕۆژاوا خەریکە بەهێزترە بێت لە ناوچە جیاوازەکانەوە ناچارە مل بکات بەوەی کە یەکێ لە گرنگترین یاریکەرەکانی سیاسەتی ناوچەیی ڕۆژاوایە و ئەو وڵاتانن و ئەو سیاسەتوانانن کە نزیک بە ڕۆژاوان. بەڵێ کاک ئارش ئێمە ئەگەر باسی مافەکان بکەین و هەرچەندە سیاسەتی ئەمریکا تا ئێستا کۆشکی سپی وایت هاوس کۆنگرس ئەوانەیە کە لە دژی ئەم هەنگاوی رووسیا بن دان بەوە نانێن کە کرێم ببێ بە بەشێک لە رووسیا کەچی لە لایەکی ترەوە ئەگەر سەیری وێنەکە بکەین دەبینین خەڵکی ئەم ناوچەیە ڕووسن لە سەدا وابزانم 6 زیاتر ڕووسن و جارانش هەرێمێکی ڕووسی بووە و لەژێر دەسەڵات رووسەکان بووە ڕفراندۆم کرا خەڵک مافیان هەبوو دەنگیاندا هەرێمەکەیان جیا کردوتەوە. دەمیست باسی ئەوە بکەم کە پێشەند ڕۆژێک لەگەڵ کوردێک قسەم کرد کوردێکی ئەو ناوچەیە دەتوانم بڵێم دەڵێ ئەمە شتێکی باشە بۆ ئەوەی کە جاران ڕووسەکان تا ئێستاش فاڵبەتە دان بەوە نانێن کە گەڵانی دیکە مافی خۆیان هەبێ بۆ جیابوونەوە کە ئەمە واش هەنگاوی کوا بکەن ئەبێ لە داهاتوودا دان بەوە برین کە خەڵکانی کورد مافیان هەبێ جیا ببنەوە. بۆ ڕووسیا باوەڕ ناکەمە بە کاریگەریەکیە بێ لەسەر ڕووسیەک بتوانێت ئەو ئاراستەیە بگۆڕێت بەڵام بۆ تاوی دنیا وایە گرینگە لەبەرەوەی بەشێکی زۆر لە مافی نێونەتەوەی هەڵەگەڕێتەوە سەر عورفی نێونەتەوەی ئەوەی کە شتێک دووبارە ببێتەوە لەسەر دنیا تو ئەبینی ئێستا لە ئاستی جیهانیە ئەو شتە زۆر دووبارە بواتەوە بۆ وێنە لە کەنەداوە بگرە لە کەبێک بگرە تا سوودانی باشووری تا نازانم تیموری ڕۆژەڵات تا شوێنهایەکی زۆر ئێستش قرارە لە بریتانیاوە بگرێت زۆر ئێرلندمە بەس چووکە وا بزانم دەنگدان لەوێش دەکرێت. بەڵێ زۆر خەریکە هینە بێت ئەو شتە دووپاتە بێتەوە لە دنیاە ئەوەی بریتانیا ئیرلند نییە ئسکاتلند ببوورە بەڵێ ئسکاتلند ینی ئەوە خەریکە ئەو عورفی بینالمللی خەریکەش بەو شێوازە ئەچێتە پێشەوە کە ئەوە ببێ بە عورفێک بەڵام یەک قەزیە گرنگ هەیە ئەویشەوەیەکە کە ڕووداوێک لە دنیای دیێتە ئاراوە ئەگەر تۆ بتەوێت لە چوارچێوەیەکی حقوقیە بەڕسی بکە ئەگەر تۆ بتەوێت لە چوارچێوەیەکی زانستی حقوقالێکی بدەیتەوە پێویستە گرنگی ئوسولی تری مبنەماکانی تری حقوقی بینالملل بەرچاو بگری ئەگەر بیت پێشنووسی هینەکە بخوێنیتەوە پێشنووسیەوەی کە ئەمریکا دای بە شۆرای ئەمنیەت قەتنامەکە بەڕاستی لێرەیە زۆر جوان دیارە 34 بەندی هەیە کە لەوێ باس لەوە کات کاڵێکا کە بەم هۆیانەوە ئێمەمان قبول نییە یەکێ لەو بەندانەوەیە کە بە هیچ شێوەیەک ناتوانی تۆ گۆڕانکاریەک دنیا پێک بێنی بە دەستێوەردانی دەرەکی و بەکارهێنانی زۆر بەڵام لە لایەکی ترەوە بەندێکی زۆر گرنگیشی هەیە بە باوەڕی من ئەو بەنداوەیە کە داوا لە ئوکراینە کات کە مافی کەمینەکان بپارێزێت بۆیە ئەگەر ئەوە وەکو پەکێجێکی بە تەواوی چاوی لێ بکەین ئەگەر وڵاتێک ئەگەر تۆ ئەوە سەنەدێک بێ بۆ لێکدانەوە ئەگەر وڵاتێک مافی کەمینەکان نەپارێزێت بۆیە تۆ بەڕاحەتی توانی ئێرادەی یەکجانبەی خۆتیاوەی کە بە یەکلایەنی ئیرادەی خۆت بنێتە ئاراوە بتانی مافی چارەنووسی خۆت بەدەستت بخەی.
بەڵێ کەواتە لە سیاستەکان بۆ ڕووسەکان مهم نییە ئاگیان لە نەکوردە لە گەڵانێتی سکۆتلندیەکان یان خەڵکانی دیکەیان هەیە کە جیا بنەرجیان نەبنەوە بە هەر حاڵ خۆیان دەیانەوەی ئەو هەرێمانن کە بەدەست بتوان کۆنتترۆلیکەنەوە. کاک ئارەش دەگەڕێمەوە سەر بابەتی ئەوەی نیازی رووسیا بۆ گەڕانەوەی دەسەڵاتەکانی خۆیان کە بە وەکو بڵێن کرم و ئوکراین هەنگاوێک بوو. زۆر خەڵکش وابیر دەکەنەوە دەڵێن کە ئەمە پەیامێکە بۆ کۆمارەکانی دیکەی لە ژێر جاران لە شوێن ڕکێف و دەسەڵاتی سۆڤیەتی جاران پێیان دەڵێن هەر جارێک شتێک بوو لە وڵاتانە شتێک بوو ناکۆکیەکی سیاسی بوو کە خەڵکانێکەن سەر بە ڕۆژ ئاوان شتێکی وا بکەن ئێمەش هەنگاوێکی وەکو بڵێ گەورەتر دەنین لەو بارەوە. ئەم پەیامە تا چەندێک بۆ وڵاتانە خەتەری تایە؟ رووسیا پێی خۆشەکە ئەو پەیامە بنێرێت، بەڵام لە ئاستێکی تریشەوە بە باوەڕی من ئەو پەیامە ناگات هێزێکی ئەو تۆی نییە لەبەرەوە یەگەر شاو لێ بکەی خۆی بۆچی کێشەکە ئاڵۆز بوو لەبەرەوەی ئێستا ئوکراین بەرەو باوەشی ڕۆژاوا خەریکەچێت. بۆیە ئەو پەڕی دەسەڵاتی رووسیەش قەزیەی کرێم بوو کە کێشایە پێشەوە. بۆیە بە باوەڕی من ئەوە لە لایەکی ترەوە توانێت پەیامێکی نەخوازراویشی بێت کە رووسیا ئەوەندە لاواز بووە کە ناتوانێت سیاسەتی خۆی ناتوانێت بەرژەوەندیەکانی خۆی بە شێوەیە کە ڕۆژاوا و وڵاتانی تری دنیا بە شێوەیە کە تەنێش دروست نەکات بە شێوەیەکی ڕێک و پێک بەرەو پێش ببات لە ناوچە نزیکەکانی خۆی. رووسیا ئەوەندە دەسەڵاتی لاواز بووە کە ناتوانێت بەو شێوەیە چۆن ئەگەر ئەو دەسەڵاتی نەبێ ئەو هێزەی نەبێ شتێکی وا دەکاتن. پێم وایە ئەو هێزەی هەیە و جەنابش گوتت کە ناگاتە ئەو ڕادێ لە کات بەرنامەکەمان دەست پێ کرد وەزاکە ناگاتە ئەو ڕادەیە کە شەڕ دروست بێ. ئەگەر ئەوانە ڕەچاو بکرین دیارە ڕووسەکان هێزیان هەیە ئەگەر نا بۆ ئەو هەنگاوە. ئەزانی ئەگەر ئێمە مەبەستمان لە هێستریا هێزی نظامی بێ وایە رووسیا لە بەرامبەر ئوکراینەوە ئەوەندە هێزی نظامی هەیە کە کرێم جیا بکاتەوە لی هێزی نظامی، بەڵام ئەوەی کوردستان بێنینەوە بیرمان لە هێزی نظامیش کەڵکی وەرگرت بەڵام شتێکی ئەو تۆی نەتوانی بکات. ئەوەی ئێرە بەڕاستی بە باوەڕی من کەڵک وەرگرتن لە هێزی نظامی ڕێک نیشان دەهەندەی ئەوەیە کە ڕێک پیشادەریەوەی کە ناتوانێت بە شێوەیەکی تر. زۆر وەختمان نەما کاک ئارەش، بەڵام دەمیست پرسیاری کوتایم ئەوە بێ ئایا بە بڕوای جەنابێت شەڕێکی سارد دووبارە دەبێتەوە کە ئۆکرین یان کرێم ئەبێ بە فتیلەی ئەو شەڕە؟ من لەو باوەڕیانیم لەبەرەوەی لەم ماوەی بەدوو هۆکار لەم ماوەی چەند ساڵی ڕابردووە زۆر ئەو شتە ڕوویداوە کە داوایان کرد ئەو پرسیارە هاتۆ تاراوە و وەڵامەکەی نێگاتیڤ بووە. لە لایەکی تریشەوە بینی رووسیا خۆی بەدوای ئەو شتەوە نیە لەبەرەوەی بەرژەوەندیەکانی ئەوە ناکات، هێزی ئەوەی نییەوە ئەوەندە سەرچاوی بەدەستەوە نییە. ئێمەش ئومیدەوارین شەڕ نەک لەوێن لە هەر شوێنێکی جیهاندا شەڕ نەبێ لەو شوێنێکە شەڕیان تیا شەڕ نەمێنێ. کاک ئارەش ساڵح لێ کۆلەر لە زانکۆی نیویۆرک زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئێمە و سیاسەت. زۆر سپاسیەوە شەکەم. بەڵێ گۆدار بینەرت نەگی ئەمریکا بێ چەندی ئەمتەینە دوماهەیە بەرنامە وێ هەفتیە تا هەفتیا بێ دیگەینێک دەخیل شەمۆ هیڤیا خۆشی و شادی ژۆرادیکە. ئەم و سیاسەت بەرنامەیەک بوو لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا.